دووربن لە نەخۆشی دووربن لە هەر حاڵەتێکی نەخوازراوە. پیرۆزبایی جەژنی ڕەمەزانتان لە یەکەم هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و بەختەوەری بێت. بەڕێزان وەگەگەدارن ئەم محازەرەیە لە ڕۆژی سێشەمەیە پێویست بوو دابنرێت. بەڕێستان ئەزانن ڕۆژی سێشەمە ئیمتیحانات و ئەو پرۆسێسانە هەبوو، ئیتر ڕاستی نەویست بە هۆی ئیمتیحانەوە مێشتان مەشغوڵ بکەم و بابەتێکتان بۆ دانن بۆی کە سیر نەکرێت و پاشان جەژنیشی بەسەرا هات. نەویست لە کاتی جەژنەشە دایبنم بۆی جەژنەکە تێکەڵ نەبێت لەگەڵ مەسەلەن دەرس و دەور و ئەوانە، ئەم ماوەیە بۆ خۆتان ئیستراحەت بکەن و دوور بکەونەوە لە خوێندن و ئەوانە بەهۆی جەژنەوە کاتێکی باشتر بەرنەسەر. بۆی محازەڕەکە ئامادە بوو، بەڵام ئەوەی کە گرنگ بوو بەلای منەوە ئەوەیە کە ویستم لە دوای جەژنەوە ڕاستم خۆ بۆتان دابنێم. بەنسبەت ئیمتیحانەکانتانەوە بەڕێزان خۆتان نەزانن لە ئیمتیحانی میدتێرمتان کردووە و کویزتان کردووە و هۆمۆرکتان کردووە، هەموو ئەم وەرەقانە تەواو بوون. ئیشەڵڵا لە کاتی بینینەوەمان لە ناو پەیمانگا هەموو دەرەجەکانتان حازرە، دەرەجەکانی خۆتان وەرەگرنەوە. بۆیە پێم خۆشە ڕاستە و خۆ بیەمەوە بە خۆتان بۆەوەی کە هەر تێبینێک یا خۆتان سەرنجەکە بێ ئەتوانن لەوەیە باسی بکەین. ئیشەڵڵا بە پێ و بە دۆدا چون و بە پێ و قسەکردانێکە لەگەڵ مامۆستا شارۆیا کردومانە احتیمالە لەم هەفتەیەوە بێنەوە ناو پەیمانگا بۆ ئەم مادەیە، چونکە کویزێکتان ماوە و زایدەن سمینارات و مەسەلەی راپۆرت و ئەو شتانەتان ماوە لەگەڵێک هۆمۆرکێکا ماوتانە بۆ ئەوەی لەم هەفتەیە تەواوی بکەین و 2 هەفتەمان ماوە بە تێکڕای ساڵەکە بە تێکڕای سمیستەرەکە بۆ ئەوەی کە کۆتایی بە هەموو شتێک بێنین ئینشاءڵڵا. بەڕێزان لە چاپتەری سێ وەک ئاگادارم بەڕێستان چەند سڵایدێک ماوە، تەنیا 5 سڵاید ماوە. ویستم لە فترێکی کەما بۆتان بخوێنمەوە یاخۆت بۆتان باز بکەم ئەم سڵایدانە باز لە چێکە و پاشان بە شێوازێکی گشتی بچینە سەر چاپتەری 4 و چاپتەری 5 بەڕێستان نەزانن کە هەر هەمووی تەنیا وێنەمانداناوە، بۆیە ئەوە زیاتر ئەرکی کەمترە. بە شێوازێکی گشتی ئەتوانین ئیشەڵڵا لەو فترەی کە بۆمان دیاری کراوە کۆتایی بە هەموو محازەراتەکان بێنین. بە شێوازێکی گشتی باسمان لە تایم مەنەجمنت کرد، باسمان لە گرنگیەکانی کرد، باسمان لە هەموو ئەو خاڵانە کرد کە چەند گرنگە ئینسان گرنگی بە ڕێخستنی کاتەکانی بات، بە بەڕێوەبردنی کاتەکانی بات و چۆن ئەتوانیت مەسەلەن ببی بە کەسێکی نمونەی ببی بە کەسێکی سەرکەوتو. لێرەشا باز لە سید ڕیلاستیک تارگێت، باز لە دانانی ئامانجی ڕاستەقینە ئاکەین. ئامانجی ڕاستەقینە با بزانین چییە. know what you need to achieve and in what duration. بەرەزان طبعا هەمومان ئەزانین ئێستا هەر هەمومان بەبێ جیاوازی طبعا ئێستا لە سەردەمێکە ژین، خۆمان ئەزانین لەم سەردەمەیە ڕووداوەکان ئەمەنە زۆرن، یعنی هەموو شتێک بە پەلە تێدەپەڕێت و بە ئاستەم هەست بە کاتەکانمانەکەین کە چۆن تێدەپەڕێت و چۆن بەسەری دەبین. هەر هەمومان پێویستمان بە ڕێخستنی بیر و کاتێ و هەوڵ دەدەین کە لە هەموو چرکێکی ژیانمان سوودمەند بین. بۆیە بە شێوازێکی گشتی هەمومان هەوڵی سەرکەوتن دەدەین، هەمومان هەوڵی بەدەستهێنانی کاتی زیاتر دەدەین، هەمومان هەوڵی بەدەستهێنانی کاری زیاتر ئەدەین بۆ ئەوەی کە لە ژیانمانە بتوانین ئامانجی باشتر بپێکین و بتوانین زیاتر مەسەلەن جیاوازتر بین، بە تایبەتی ئەو کەسانی کە لە مەجای مەسەلەن لە مەجالێکە باگراوندێکی زانستیان هەیە، مەسەلەن بەڕێستان کاریگەڕی کارتان خوێندووە، ئێستا ئەبێ ئێوە جیاوازتر بن لە خەڵکانێکە مەسەلەن لە بازاڕە کارەکات. جیاوازەکە چییە؟ تۆ ئەزانیت کە ئەتوانی بە شێوازێکی زانستیانە کاتەکانی خۆت چۆن تەرخانکەی بەپێ ئەو باگراوند و بەپێ ئەو محازەڕاتانی کە خوێندوتە، نەکەر بۆ تایم مەنەجمنت بگرە بۆ استراتیژی مەنەجمنت استراتیژی یاخود بۆ مارکتینگ، بۆ کەستەمە سێرڤیس، بۆ ئیکۆنۆمی، بۆ هەموو ئەم شتانە ئەتوانی پلانی خۆتت دابنی. کەواتە بە شێوازێکی گشتی know what you need، ئەبێ تۆ بزانی چیت ئەوێ و ئەبێ بزانی چۆن ئەچیف، چۆن مەسەلەن ئەو کاتت مەسەلەن ئەو کاری کە ئەتەوێت بە دەستی بێنی. کەواتە ئەمە خاڵێکی ئێجگار گرنگە بەڕێزان، یعنی پێش هەموو شتێک، پێشەوەی کە تۆ دەست بە ژیانی خۆت بکەی، پێشەوەی دەست بە بزنسی خۆت بکەیت، پێشەوەی دەست بە دانانی پلانێک بکەی، ئەبێ بزانی یعنی تۆ چیت ئەوێ، ئەبێ بزانی ئەتەوێت بە چی بگەی. یعنی شتێک هەیە بەڕێزان، پندێکی یاخۆ نمونەیەکی کوردەواری زۆر جوان هەیە بۆ ئەمە،
ئەڵێت ئینسان پێویستە بە پێی بەڕەکەی خۆی ڕابکێشێ. ئەمە طبعاً حقیقەتێکی ئێجگار گەورەی تایە و هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە بۆ ئەوە گەڕێتەوە، یعنی هەر کەسە و بەپی پلانی خۆی و هەر کەسە و بەپی بیرکردنەوەی خۆی هەر کەسە و بەپی توانە و ئیمکانیەتی خۆی پێویستە پلان دابنێت وەس ببێ بە خاوەن استراتیژی خۆی. بەڕێزان کاتێک کە تۆ بیر لە کارێکەکەیتەوە، کاتێک کە تۆ بیر لە بزنسێکەکەیتەوە، ناکرێت تۆ ڕاستەوخۆ بیر لە شتێکی ئێجگار گەورە بکەیتەوە، لە یعنی تۆ ئەبێ بیر لە شتێکی بچوو بکەیتەوە بەپی توانای خۆت، بەپی حەجمی بیرکردنەوەی خۆت، بەپی ئیمکانیەتی مادی و معنەوی خۆشت. ئایا تا چەند تۆ ئامادەی و ئایا تا چەند تۆ توانای گەیشتن بۆ کارت هەیە. بۆیە know what you need to achieve، یعنی ئەبێ تۆ بزانی چی پێویستە لە چیە in what duration لەو ماوەی کە تۆ بۆی تەرخانەکەی. کەواتە ئەمە خاڵێکی ئێجگار گرنگە و خاڵێکی ترمانێت do not lie to yourself. نابێ هەرگیز ئینسان یاخۆ نابێ درۆ لەگەڵ خۆتا بکەیت. چۆن؟ یعنی بەڕێزان وە گوتمان تۆ ئەبێ بزانی چیت ئەوێ، ئەبێ و ئامانجە دیاری بکەی و پاشان نابێ هیچ کەسێک یعنی درۆ لەگەڵ خۆیان بکە. مەسەڵەن بڵێ وەڵای من ئەمەوێ شەریکەیەکی فڕۆکەوانی دابنم، یان من ئەمەوێت مەسەڵەن کۆمپانایەکی سیارە دابنم، یا خود ئەتەوێ ببی یەکسەر ڕاستەوخۆ ببی بە بازرگانێکی گەورە لە سین و لە ئێران و لە ئیمارات و مەسەڵەن لە ئەردەن و لە هەموو لە دوبەی و لە هەموو ئەم دەوڵەتانەوە ڕاستەوخۆ مەسەڵەن بەرهەم بێن و کەلوپەل و کاڵا و خزمەتگوزاری بێن و لە بازاڕەکانە ساغی بکەیتەوە. کەواتە تۆ پێویستە چی بکەیت؟ پێویستە ئینسان ڕاست بێ لەگەڵ خۆیان، لەگەڵ پلانەکەی خۆیان، لەگەڵ بیرکردنەوەکانی خۆیان. تۆ لەم قۆناغەیە مەسەڵەن هەمومان لەم قۆناغەیە لە قۆناغی سەرەتاییە پێویستە چیمانە بێ؟ پێویستە بناغەیەکمانە بێ و پاشان پێویستە بە شێوازێکی گشتی ڕازگۆ بین لەگەڵ ئەو استراتیژیی خۆ کە دایەنین، ئەبێ ڕازگۆ بین لەگەڵ ئەو پلانی کە دایەنین، لەگەڵ توانە و حەجمی مادی و معنەوی ئێمەیە بە شێوازێکی گشتی بگونجێەوە. پاشان assigning 1 hour to a task which you yourself know what you require much more time does not make sense. بەڕێزان خاڵێکی ترەیە کە ئەوش ئەوەیە ناکرێ مەسەڵەن تۆ لە کارەکەتە، لە ئیشەکەتە، لە دەوامەکەتە بە شێوازێکی گشتی مەسەڵەن پەلەپەل بکەی، یاخود ناکرێت تۆ بڵێ وەڵای من یعنی چیەکەم من ئەوەکەم کە ئەمەوێ بە زووترین کات مەسەڵەن ئەرکەکانی خۆم تاو بکەم. یعنی تۆ ئاگاداری یەک شتێک بە کە ئەوش ئەوەیە نابێت کاتت بۆ شتە بچووکەکان مەسەڵەن بە فیڕۆ بی، یعنی ئەمە زۆر گرنگە. یعنی ناکرێت تۆ هەموو کات بە درێژای ڕۆژی کارکردنەکەت گرنگی بدەی بە کارێکە مەسەڵەن کە گرنگ نیە لە ڕاستیە. بۆیە هەمیشە ئەبێ ئینسان یاخود مرۆڤ گرنگی بە کارێک بات کە گرنگە. هەر ئەمە شەوا لێکا کە جیا بکەیتەوە لە کەسانی تر، بۆ نە کەسە سەر نەکەوتۆکەکان. مەسەڵەن کەسی وامانەیە هەمیشە سەرقاڵە بەڵام تەماشاکەی لە کۆتایی ڕۆژەکەیە هیچی بەدەست نهێناوە. بۆیە ئەبێت تۆ بزانی مەسەڵەن کاتەکەت بۆ چی تەرخانەکەی، ئەبێت تۆ بزانی ئەو کاتێک کە لە بەردەستی توایە چۆن بەسەری ئەبیت لە پێنا ئەوەی کە مەسەڵەن هەم کاتەکەت بە فیڕۆ نەچێ و هەمیش لە کارەکەتا سەرکەوتوبی. مەسەڵەن کارێکمانەیە ناکرێت 2 سەعاتی ئەوێت تۆ بڵێ وەڵایم بە 30 دقە تەواویەکەم. ئەم پەلە و ئەم پەلە پرۆزەیە لە ڕاستیە هەم کارەکەشن لە دەسایەت و هەم ناشگەی. مەسەڵەن بەڕێزان شتێکی ترەیە ناکرێت تۆ لە یەک چرکەیەکە مەسەڵەن لە 1 سەعاتێکە بە دوای 2 ئیشەوە ڕابکەی. مەسەڵەن بڵێ وەڵای من لە ڕۆژەکەیە مەسەڵەن محاضەڕی ئەکادیمیک مەسەڵەن محاضەڕی استراتیژی مەنەجمنت یاخود مارکێتینگ نەخوێنم لەگەڵ تایم مەنەجمنت تا لە ماوەی 1 سەعاتە. ئەمێ ئیمتیحانیشمە بۆ ئیمتیحانەکەم خۆم ئامادەکەم. ئەمە ناکرێت لە ڕاستیە بۆ لەبەرەوەی تۆ سەرکەوتوو نابی، ناتوانانی بە هەردووکیان ڕابگەی و ناتوانانی لە هەردووکیان سەرکەوتوو بی. باشترین حاڵەت بۆ تۆ چییە؟ باشترین حاڵەت ئەوەیە کە تۆ ئەبێ کارەکانت assigning 1 hour to a task which yourself ئەبێ ئەو کاتەی کە تۆ تەرخانیەکەی 1 سەعاتی پێویستە، 2 سەعاتی پێویستە، 3 سەعاتی پێویستە، چەندێکی پێویستە ئەبێ بەپێی پێویستی خۆی، بەپێی حەجمی ئەو مادەیە یاخود بەپێی حەجمی ئەو کاری کە تۆ هەتە ئەبێ کاتی بۆ تەرخان بکەی. و پاشان وەک وتیشمان ناکرێت مەسەڵەن کارە بچووکەکان یاخود ئەو کارانەی کە زەرور نییە لە ڕۆژەکەیە لە سەرەتای ڕۆژەکە تا تۆ ئەنجامی بیت و بڵێ وەڵای من ئەم کارانەکەم. بۆیە باشترین حاڵەت باشترین کار چییە؟ ئەوەیە کە تۆ ئەو کاری کە تۆ هەتە ئەبێ دراسی بکەی بزانە چەندێک کاتی پێویستە و ئەتوانی بە چەندێک کات بگەی بۆ ئامانجەی خۆت دەستنیشانەکەدەوە لە دوای ئەوە کاری تر بە ئەنجام بگەێنی. و پاشان خەڵکی ترمانێ بەڕێزانی ریچ وۆرک
on time it helps you to you plan your day better. ئەم خاڵیان یەکێکترە لە خاڵە گرنگەکان بەڕێزان گەیشتن بە کارەکەت